گۆڕینی فەرماندەی سوپا و ئەگەری شەڕ. ئایەتوڵڵا عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی لە تۆی حکومێکدا محەممەد عەلی جەعفەری فەرماندەی سوپای پاسدارانی لەسەر کارەکەی لابردوو حسێن سەلامی وەک فەرماندەی گشتی سوپای پاسدارانی دەستنیشان کرد، ئەگەرچی وەک نەریتێک با و نەک یاسایەکی دیاری کراو. لە پرۆسەی گۆڕینی فەرماندەکانی سوپا سیکلێکی 10 ساڵە بۆ فەرماندەکانی سوپا لەلایەن خامنەییەوە لەبەرچاو گیرابوو. بۆچی لە ئیستادا خامنەیی جەعفەری لەسەر کار لادەبات و سەلامی وەک فەرماندەی سوپا دەستنیشان دەکات؟ محەممەد عەلی جەعفەری ساڵی 1386 بووە جێگرەوەی یەحیا ڕەحیم سەفەوی کە ئەویش لە ساڵی 1376ەوە ئەو پۆستەی پێدرابوو. ئەو کاتەی کە خامنەیی بوو بە ڕەهبەری ئینقلابی ئیسلامی، موحسین ڕەزایی ماوەی 8 ساڵ بوو کە فەرماندەی سوپا بوو. بەڵام خامنەیی بۆ ماوەی 9 ساڵی تر بە پێی دەسەڵاتی خۆی کە فەرماندەی هەموو هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامیە، ئەوی لە پۆستەکەی خۆیدا هێشتەوە. دواتر کە ڕەزایی لابرد بۆ ماوەی 10 ساڵ لە ساڵی 1376ەوە تا ساڵی 1386 یەحیا ڕەحیم سەفەوی لەو پۆستەدانا. پاش لابردنی ڕەحیم سەفەوی جەعفەری هات. بە پێی ئەو نەریتە دەبوو جەعفەری ساڵی 1396 لە پۆستەکەی لاببرێت، بەڵام لە تۆی حکومێکدا بۆ ماوەی 3 ساڵی دیکە جەعفەری لە پۆستەکەیدا هێشتەوە، واتە تا ساڵی 1399. بەڵام خاڵی جێی سەرنج ئەوەیە کە پاش 1 ساڵ و 9 مانگ لە دەرکردنی حکمی تەمدیدی ئەو پۆستە و ڕێک ڕۆژێک بەر لە ساڵڕۆژی دامەزراندنی سوپا، بۆچی جەعفەری لەو پۆستە لابرا؟ لە کاتێکدا کەمتر لە 2 هەفتە لەمەوبەر ئەمریکا سوپای پاسدارانی خستە لیستی گروپ و ڕێکخراوە تیرۆریستیە نێونەتەوەییەکان. حسێن سەلامی فەرماندەی سوپای پاسداران هەموو کات بە لێدوانە تند و تیژەکانی دژ بە ئیسرائیل و عەرەبستان و ئەمریکا ناسراوە. سەلامی لە کاردانەوە بەرامبەر بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر هێز و پایەگاکانی ئێران لە سووریا وتی کە ئامانجی ئێمە سڕینەوەی ئیسرائیلە لەسەر نەخشەی جیهان و بەم کارانەی ئیسرائیل ئێمە لەو ئامانجا نزیک دەکاتەوە. یان لە هاوینی ساڵی پار پاش هێرشکردنە سەر ڕێژەیەکی سوپا لە ئەهواز هەڕەشەی لە عەرەبستان کرد کە ئێوە خۆتان بە ئەرتەشی ئەمریکا و ئازادەکەن و بزانن کە بەرگەی تیغی تۆڵەی ڕقی ئینقلابی گەری ئێمە ناگرن. خاڵێکی دیکەی جێی سەرنج دەقی حکومەکەی خامنەییە بۆ جەعفەری کە ئەو بە کەسێک دەناسێنێت کە هۆگری کاری کولتوری و فەرهەنگیە. خوێندنەوە بۆ ئەم ڕستەیە ئەوەیە کە جەعفەری ڕوحی شەڕی نییە و هۆگری کاری کولتوری و فەرهەنگیە، لە کاتێکدا ئیستا زۆرتر لە هەر کاتێکی تر ئەگەری شەڕی ئێران و ئەمریکا و هاوپەیمانانی لە ناوچە زۆرترە. جیاوازی نێوان دوو مەنشی سەلامی و جەعفەری هۆکاری سەرەکی دەستنیشانکردنی سەلامی بۆ فەرماندەهی سوپا و لابردنی جەعفەریە. خامنەیی لە هەر کەسێکی تر باشتر گوێی لە تەپڵی شەڕ بووە و ڕەنگە ڕێگە چارەکەشی بۆ دەرباز بوون لەو تەنگەژە و قەیرانە ئاڵۆزکاوانە بێت کە لە دەست و پێی نیزامی کۆماری ئیسلامی هاڵاوە. کریس هێبلزگری لە کتێبی جەنگی پۆستمۆدێرن و سیاسەتی نوێنی پێکدادان کە ئەسقەزا لەلایەن سوپای پاسدارانەوە بڵاوکراوەتەوە، باس لە شێوەکانی پێکدادان و شەڕی پۆستمۆدێرن دەکات. بە پێی پێوەڕە و تیئۆریەکانی کریس هێبلزگری، داخستنی ئەکاونتەکانی فەرماندەکانی سوپا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تویتر و ئینستاگرام پاش ئەوەی کە سوپا خرایە ناو لیستی گروپ و ڕێکخراوە تیرۆریستیە نێونەتەوەییەکان شەڕە. ئەمڕۆ ڕۆژنامەی ئاسۆشیێتد پرێس باسی لەوە کردووە کە ئەمریکا مەعافیەتە نەوتیەکانی ئێران درێژ ناکاتەوە و
ئامریکا دڵی ئابووری ئێرانی کردووەتە ئامانج و بەنیازە فرۆشی نەوتی ئێران بۆ ژێر 1 ملیۆن بوشکە لە ڕۆژدا کەم بکاتەوە. ئەمەش شەڕی ئابووری و بەواتایەکی دیکە شەڕێکی پۆستمۆدێرنە. ئاراستەی ئەو ڕووداوانە بەرەو لاوازکردنی هەرچی زۆرتری دەسەڵاتی ناوەندی لە ئێران دەڕوات و ئەمەش دەرفەتێکی زێڕینە بۆ بزوتنەوە سیاسی و مەدەنیەکان و دەخوازێت چالاکانی سیاسی، مەدەنی، ئازادی خوازان و هۆگرانی مافی مرۆڤ و دێموکراسی، کرێکاران، ژنان، لاوان و بەگشتی هەموو چین و توێژەکانی خەڵکی بەشمەینەت و وەزاڵە هاتووی ئێران ئەم هەلا لە بەرژەوەندی دەستەبەرکردنی مافەکانی خۆیان بقۆزنەوە و پرۆسەی ڕووخانی ڕژیمی فاشیستی و توتالیتری کۆماری ئیسلامی خێراتر بکەنەوە.